سەبارەت بە دووسایتکردنی کەلار کەفری لە دوای هاتنی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ دەڤەری گەرمیان ڕەزامەندی لەسەرەوەیدا کە ئەو پرۆژە 5 ملیار دیناری بۆ خەرج بکرێ و دواتر لەلایەن دکتۆر ئومێدەوە لە سیانزەیدا ڕەزامەندی لەسەرەوە دراوە کە و بە نووسرای فەرمیش نێنراوە بۆ وەزارەتی دارایی و وەزارەتی پلاندانانیش تاوەکو کاری لەسەر بکرێ بەڵام تاوەکو ئێستا گەنجینەی سلێمانی تەمویلی نەکردوین و ئەڵێتەوە نووسراوە ئەبێ بە فەرمی لەلایەن وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانانەوە پێمان بگات ئەو کاتە تەمویلتان دەکەین و بەو شێوازەش ئێمە خەرجی یا خۆشایستەدارایەکانی بەڵێندەر خەرجکرێن. و سەبارەت بە دووسایدی کەلار دەربەنیخان ئەو بەشەی کە سنووری ئێمەیە لە ئێستادا ئێمە پێشووتر داوای 7 ملیارمان کرد بۆ ساڵی 2021 و تەنها 10 ملیارمان بۆ تەرخان کرا بۆ 2 ملیارێشە بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی نەختینەی لە بەنکی کەلار شایستەدارایەکانی بەڵێندەر لە کاتی خۆیدا خەرج ناکرێ و تاوەکوی ساکەوا بزانام کەمتر لە 6 ملیاری بۆ خەرج کراوە و ئینشاءڵڵا ئەگە هەر بە تەرخانکردنی بودجە بۆ پرۆژەکە توانین لە ماوەیەکی زۆر قیاسیدا تەواو بکەین بەڵام بەداخەوە شایستەدارایەکان و تەرخانکراوەکە بەهۆی ئەم بارودۆخەوە لە کاتی خۆیدا بۆ پرۆژەکە تەرخان ناکرێت. لەلایەن دکتۆر ئومێدیشەوە نووسراو ئاراستەی وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانان کراوە و ئێمە چاوەڕوانین لەلایەن وەزارەتەوە نەک لەلایەن سەرۆکی حکوومەتەوە وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانان نووسراو ئاراستەی گەنجینەی سلێمانی بکرێت تاوەکو شایستەدارەکانی بەڵێندەر خەرج کرێ.